سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. حکوومەتی عێراق لە دواسەدەکانی پێکەدانی نزیک دەبێتەوە بە گوێرەی زانیاریە نافەرمیەکان تا ئێستا 16 وەزیر لە کابینەکەی علاوی ئامادەن بۆ ئەوەی لە پەرلەمان متمانەن پێ بدێت. حتمما کوردی ژۆک لایەنێکی بەشدار لە پرۆسی سیاسی عێراق بەشاندێک لە بەغدایە بۆ ئەوەی لە سەربەندی پێکەدانی حکوومەتە ئامادەی هەبێت بۆ ئەوەی ئەو مەرجوداواکاریانەی کە هەیەی لە ئەم حکوومەتەدا بیچەسپێنێت. هەر بەڕاست دەبێت مەرجوداواکاریەکانی کورد لە پێکەدانی حکوومەتدا دەبێت چی بێت؟ بوونی هاوپەیمانێتێکی گرنگ لەناو فراکسیۆنە کوردەکان بۆ ئەوەی بە یەک ڕوئیا و بەرنامەیەکی هاوبەشەوە بەشدار بن لە کابینەکە تا چەند گرنگە بۆ بەدەستێنانی ئاماجەنێتەوەیەکانی ئێمە هەمووانە دەکەمەتەوە لێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز دانا شەیدەزا ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی پارتی وەردەگرم. کاک دانا بەخێر بیت. زۆر سپاس. ڕەنگە پرسیاری گرنگ بۆ دەستپێک ئەوە بێت ئێستا وڵاتیان بپرسن کە حکوومەتی عێراق بە دۆخێکی هەستیار تێدەپەڕێت، ئێوە بۆچی وەکو نوێنەرانی کورد لە بەغدانین؟ دووبارە سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. ڕاستیەکەی ئەمە تەمەنەبێک سەرەتاوە بزانین ئیشی پەرلەمانی تەنها ئیشی کۆبنەوەکانی پەرلەمانیە، ئیشی پەرلەمانی دەرکردنی یاسایە و چاودێریکردنی دامدەستگاکانە. ئێمە ژۆکو نوێنەری پارێزگاکان بۆ من نوێنەری پارێزگای سلێمانیم، ئیشی من ئەبێ لە پارێزگای سلێمانیش بێ اینجا لە بەغاش لە کاتی کۆبنەوەکانی پەرلەمان یا لە کاتی دەرکردنی یاسایە یا لە کاتی کۆبنەوەکی نائاسایی لەو کاتانە لە بەغابن ئەجنامە نوێنەری پارێزگاکانی خۆمانی. بۆ ئێستا کۆبنەوەی پەرلەمانیە، هیچ خشتێکی پەرلەمان دیار نییە، حکوومەت تا ئێستا تەشکیل نەبووە، کۆبنەوەیەک تەحدید نەکراوە بۆ بابەتێکی معەن. بۆیە ئێمە ئێستا لە پارێزگاکانی خۆمان ینی نووسینگەی پەرلەمانێ لێرە وەکو کاری چاودێری و هەر بابەتێکە کە پێوەست بە ئیشی پەرلەمانی واکەین. باشە، کەواتە ئێستا بابەتی گەرمی ڕۆژ کە لە پرۆسی سیاسی عێراقدا دەگوزێت لە بابەتی پێکەدانی ئەم حکوومەتە تازەیە، دوایین زانیاری و ئەندامێکی پەرلەمان دەمەوێت پێم بڵێت پێکەدانی حکوومەتە گەشتوو بەکوێ؟ طبعاً ئەوەی کێسا هەیە وەکو بەرچاوڕوونیەک تەبان ئەم بەڕێزە کە تەکلیف کراوە یان پاڵپشتی کراوە لەلایەن کوتلەی با بڵێین فەتح و لەگەڵ سایرون، طبعاً ئەمانە هەموو حزبە شیعەکانین. ئەمە سەرتا بزانین ئەم پۆستە پۆستێکە بە پێ ئەو نەریتێکی هەبوو لە عێراقا بە پێ تەوافق و تێگەشتنە سیاسیانە. ئەم پۆستە پۆستی سەرۆکی حکوومەتی عێراق بۆ شیعەکانە و لە ناو شیعەکانە تەمانە بەیان ڕێکەون لەسەر کەسێک کە هەمویان پاڵپشتی بکەن، بەڵام تا ئێستا ڕێکەوتنە نەبووە. ئەوەی کێستا هەیە هەندێک حزبی شیعی سیاسی پاڵپشتی ئەو کەساکەن بەڕێز عەلاوی، بەڵام هەندێکی کە پاڵپشتی ناکەن. بۆ نمونە دەوڵەتی قانون تا ئێستا ڕای نەگانەوە کە پاڵپشتیەکە، بەعەکسوانی لە زۆر جا بیستمانەکەوان پاڵپشتی ناکەن لەگەڵ کاندیدکردنی و کەسیانی تێبینیان هەیە لەسەری. جەماعەتی حکمە مەسەلەن جەماعەتی نەسر، جەماعەتی عەبادی لەگەڵ حتا هەندێک لایانی کەش کە پاڵپشتی تاوای نەکردبوو. یعنی ئەمە توانین قۆناغی یەکەم لە ناو شیعەکانە کۆدەنگی تاوای لەسەر نییە. مەسەلەی کورد و سونەش تا ئێستا بەرچاوڕوونی نەیەوە بە کورد و سونە کە بەرنامەی سیاسی ئەو چییە بۆ قۆناغی داهاتوو و مەسلەی بڵێن دەستنیشانکردنی وەزیرەکانیش لایەنەکە کە تێبینی لەسەرە. ئێمە بێ بزانین کە حکوومەتداری یان بەڕێوەبردننی حکوومەت تەنها مەسلەی با بڵێن دژاتیکردنی گەندەڵی و دادپەروەری و مەسلەی محاسەبەکردنیوانەیەکی لە دژی یاسا بوون و دروستکردنی هەلیکار و تەنها ئەم شتانە نییە کە بۆ شەقام یا داوای کردیان ئەو وادیەوە بۆ شەقامی بکە. مەسلەی علاقاتی دیبلۆماسیە، بەڕێوەبردننی وڵاتە، دامودەستگایە، ڕێکەوتی سیاسیە، ئەمانە هەمووی پەیوەستن بە دەوڵەتداریەوە. من بە دیاریکاری مەسەرەوە بابەتە، بەڵام پێشوانی قسەکان تا شتێک جێگەی ئاماژەیە بوون من ئەگەر بەپی ئەم تێگەشتنی بەڕێزێت ئەگەر تاکو ئێستا کۆ دەنگێکی هەمەلایانی سیاسی لەسەر ئەم کەسایەتێنە بێ بۆ وەرگرتنی ئەم پۆستە، ئەمە وا دەکات جۆرێک لە گرفت بۆ پێکەدانی ئەم کابینێ دروست بکات. ئەمە باش شتێکمان لە بیر بێ عادل عەبدولمەهدی کە بوو بە کاندیل و هاتە پەرلەمانەوە هەموو پەرلەمانتاران دەنگێنە کەسم بژی بێت و پاڵپشتی هەموو شیعەکانی هەبوو، سونەی هەبوو، هی کوردیشی هەبوو. دەینجا کەوتە بەر قۆناغێکی قورس لە حکومداریە تا گەیشتە ئاستەی کە ئیجبار کرا کە دەزێکا کێشە یا خۆی دەسی لە کار کێشا بوو بە سوتەمەنی باتێک کە ئەم کەسە هەموو لایەنێکیش لە پەرلەمانە پشگیریە کرد. چجا بۆ کەسێک کە لە قۆناغێکی وا هەستیار و قورسە و لە ناو تەومژمێکی پەرلەمانتاریە کە زۆرە پەرلەمانتاری با بڵێنیا هەموو پەرلەمانتاران یا حزبە سیاسیەکان پشگیری نەکەن، ئەمە بۆ ئەو قۆناغێکی قورسە بێ. یعنی ئەگەر ئەو بێوێ سەرکەوتوو بێ ئەبێ بتوانێ یەکەم
لەگەڵ لایەنە سیاسەکانی پێگەنەری حکوومەتیا لایەنە سیاسەکانی ناوپەرلەمان بتوانێت تێگەشتن و تەفاهم و تیفاقی بکات بۆی کە بتوان پاڵپشتی بکەن اینجا بتوانێت ڕەزامەندی شەقامیش بەدەستبێنێ طبعا ڕەزامەندی شەقام لە دوایەوەیەت کە یەکەم ڕەزامەندی حیزبە سیاسەکان بەدەستبێنێ بۆی بتوانێت لە پەرلەمانە دەنگ بێنێ و پاڵپشتی بکەن دووەم جار ڕەزامەندی شەقام بتوانێت بەدەستبێنێ بۆی کە هەندێک پرۆژەی گرنگ کە خەڵک لەسەر شەقام هەستی پێ بکە و لەمسی بکە بتوانێت بۆش شەقام متمانێ هەبێت بتوانێت بگەڕێنێتەوە هەموو ئەو بەڵێنانەی کە محەممەد تۆفیق عەلاوی لە سەروبەندی ڕاستپاردنی بۆ ئەم کابینەیە بە شەقامی عێراقی و بە دیاریکراوی کە لە مەیدانی تەحریر دەگوزارێ لە چارەسەرکردنی کێشەکانی گەندەڵی و تەنانەت وەکو نیازپاکێکیش یعنی ئەو ئامادەی دەربڕیوەکەم خۆپشاندانانە بەردەوامیان هەبێتە ئەو کاتێک کە بەرنامەی کاری ئەم دەبینن ئەمانە وا دەکات یعنی کۆدەنگی بۆ ئەم کەسایەتی کۆ بکاتەوە زین چۆنە تا ڕادەیەک بەڵامە بینین هەموو شەقام بڵێن ڕازی نییە لە سەکاندیدکردنی و کەسە وەکوتمان حزبە شیعەکانیش هەمویان ڕازی نین کورد و سونەش تا ئێستا هەنگاوی جدیانە نردووە لەبەری کە تازە نەیتوانێت بۆ کورد و سنێ ڕوون کاتەوە بەرنامەی سیاسی ئەو چییە و چۆن تەعاملەکە لەگەڵ دانیشتوانی بڵێن وەزیرەکان و دوجار بە چ بەرنامەیەکیە چکە وتم پێشتر ئەنی مەسەلەی دەوڵەتداری و حکومەتداری تەنها مەسەلەی ئەو بابەتانە نییە کە باسی کرد و عادیەوە بە شەقام شتی زۆر گرنگ هەیە لەوە مەسەلەن تۆ علاقاتی نێودەوڵەتی و هەیە تۆ ڕێکەوتنامە سیاسەکانە هەیە تۆ لە مەجای سیاسی فراوانە ئیشەکە ینی ئەنی تۆ ئیداری دەوڵەتێکەکەی تەنها پەیوەست نییە بە ئەو بابەتانێکە باسی کردووە بۆ بابەتەنەش ینی لایەنەکانی کە پێویستیان بۆی بەرچاوڕنیان هەبێ مەسەن ئێمە هەندێک بابەت دێ لە ئەمە مەسلەی مەسەلەن پێویستە بۆی کە تێبگەین لەسەری مەسەلەن بوونی هێزەکانی بیانی لە وڵاتەیە مەسلەی ڕێکەوتنە ئابوووریەکان مەسلەی ڕێکەوتنە سیاسەکان هەندێ شتیکە هەیە لێرە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە باسی هەندێک شتێک کرد باسی مەرج کرد مەرجی کورچی بەلێ من زیاتر ئەمێ بڵم ئەمەتان مەرج وەکو مەرج ئەگەر سەیری نەکرێ وەکو ماف سەیری کرێ یعنی ئەمە مافی ئەمەیە ینی هەندێک بابەت هەیە مافی گەلی کوردستانە مەسلەی ئابووری و موچە و میزانیە مافی گەلی کوردستانە و مافەکانی کە لەناو عێراقا مافیاوان هەیە ئەوش مافی گەلی کوردستانە شتێک نییە مەرج بێ یعنی بێ ئەسڵ نەچێتە باری مەرجەوە ئەمە مافە بێ پێشۆ خدەمانە ڕێکەوت و لەسەر بێت مەسەلەی مادەی سەوچوو و بابەتەکانی کەش بەڵێ یەکێکە لە پاکێجی گفتوگان لەگەڵ بەڕێزدا بەڵام پێشەوە ینی بۆ نمونە ئەم کەسایەتی کە تاکو ئێستا نەیتوانێت ڕوویایەکی هاوبەش مشتەرەک بە کۆی لایەنە سیاسەکانی عێراقدا ئەمە لە نەشارەزایی ئەوە یاخود بەمەبەست ئەمە دەکات ینی کامیان وەکو ئەندامێکی فراکسیۆنی پارتی دەمەیە بۆ چوون بزان بەسەر شخصیەتی ئەم کەسە ینی چی خوێندنەوەی لای تو هەڵدەگرێت من تەسەورەکەم ئەو لەبەروی کاندید بۆ لەلایەن دوو حیزبی گەورەوە بە بیرکردنەوە خۆی وەزانی و شەقام هەموو پشگیریەکە لەو ڕانگەیەوە شتێتی بە زۆرینەیەکی پەرلەمانی یان بە پرۆسەیەکی جیاواز بێ بە سەرۆکی حکوومەت کە دوجار بێوەلایەنەکانی کە بێنێتە سەر مێزی گفتوگۆیان خۆی بێوێت لە جاتی لایەنەکانی کە مەسۆنکو کورد خۆی چەند نزیکی کوردانێ وەکو سونە خۆی چەند نزیکی سونەدانێ شتی بۆ ئاراستەی بیکە بەڵام بەڕاستیەوە جێ قوبولکردن نابێت چکە ئێمە لە هەرێمی کوردستان کیانێکی تابەتی خۆمانەیە ئێمە خەزیەکمانەیە و حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و حیزبە سیاسەکان لێرە خوا نەتوان خەڵکان دیتکەن ئێمە عنیە پەیامە وتراوە ئەگەر تۆ کەسێک دەوێت تەکنۆقرات بێ کەسێک تێ لە بارێکا شارەزا ینی ئەو کەسێک کە تۆ بۆ مەرجانی شەقام و مەرجی ئێستا کە گرنگە پێویستە تایە بێ بە پێ ئەو مەرجە مەلاوانەیە چەند کەسێک سیوی چەند کەسێک دێنێ لەوانەیە کێڵبژێرە بەڵام بخۆت بیت کەسێک لە شوێنێکەوە بێنی بیکەی بە نوێنەراتی کورد لەسەر کوردی حسابکە بڵێ ئەمە کووردە ئەنی ئەمە لەمەخۆم کراو نابێت لەگەڵ ناڕازیبوونی کورد وەک پێکاتێک لە پێکاتەکانی عێراق بە مەرج و ڕێنمایەکانی عەلاوی بۆ پێکردنی ئەم کابینەیە بە تایبەتی لەسەر هەمیان و بابەتی دەستنیشانکردنی وەزیرەکان ینی بەبێ ڕەزامەندی کورد هەر دەتوانێت کارە بکات زین چۆنە ئێمە گەر باسی مەسلەی زۆرین و کەمینە بکەین ئەو بابەتێکەوە باسی دروستکردنی عراقی نوێ بکەین بابەتێکی ئەگەر من لە وڵاتێکی دیموکراتی ئاژین لە وڵاتێکا کە مافی هەموو کەسێک بدەسەبەر کراوە و یەکسانی هەیە لە هەموو شتێکە و دادپەروەری بەسەر هەموو کەسێکە باڵێن گشتگیرە ئەوە توانین باسی زۆرین و کەمینە بکەین لە هەندێک بوارە بەڵام ئێمە لە وڵاتێکی وەکو ئێستا لە عێراقا کە بەو شێوە بەرزوونزمیە وڵاتە ڕابڕێەوە مەسایلی دیموکراسی تا ئێستا ڕوونیە مەسایلی بەڕێبردنی وڵات تا ئێستا دادپەروەریتیانە ئەمە ناتوانین لەمە باسی زۆرین و کەمینە بکەین ئێمە لە عێراقا کاژین کە عێراقی تەوافقیە ئێمە لە سەرەتای ئەم حکوومەتە شاکە بەشدار بووین لەسەرەوە ساسە بەشدار بووین کە تەوافق و تەوازن و عدالت بێ ینی تەوافق بێ لە بڕیارەکان تەوازن بێ لە مەناسبەکان
و شراکەتیش بێ لە بەرەبردنیە وڵاتەیە ئەگەر بۆ شێوەنە بێ ئێمە ناتوانین نابین بە پاشکۆ ناتوانین بەشداریمان پێ بکەن بەڵکومە بە شەریک بین لەوەش ئەتوانین ینی لە عێراق بژین کە تەوافق نەبێت لە بڕیارەکان باشە کورد بە هەمان مەرج و داواکاریەکانی پێشووتری بەشداری ئەم پرۆسیەکانی حکوومەتە دەکات یا خۆت نەخێر دۆخەکە جیاوازە دەبێ ڕوئیا و بەرنامە و کاری دیکەی هەبێت مەسلەی دۆخی جیاواز دۆخێکی جیاوازە بەڵێ عێراق بە قۆناغێکی جیاوازە تێپەڕێبێ بەڵام ئەو عێراقی کە لەو شوێنانەیە کە با بڵێن کاڵەی شەقام گەرمەلی یعنی ئەمە بەڕۆیی کە بڵێن ئەو کێشە و مرملانەیە یان ئەو سراع سیاسی کە دروست بووە زایدن ئەو خۆپیشاندانی کە ئێستا هەیە لە عێراقا بەرهەمی خزمەتنەکردن و حکومداری هەڵەی زیاتر لە 15 ساڵی بڵێن حکومەتەکانی پێشووی عێراقا کەوای لە خەڵکردووە ڕەزامەند نەبێەوە ئەم ناڕزایە گەورە دروست بێ ئێستا عێراق پێویستی بۆیە کە گۆڕانکاریی گەورە بکە لە بەڕێبردنی وڵاتە ئەو ناڕزایە گەورەیە پێویستی بە چارەسەری گرنگ هەیە نەک تەنها لە بواری بەڕێبردنی وڵاتە بەڵکو لە پێداچوونی ئەم حیزبە سیاسیانە بە تایبەتی حیزبە سیاسی شیعەکان بە چۆنێتی تەعاملکردنیان لەگەڵ یاسا و دەستور و جێبەجێکردنی ئەم مادانە ئەمە نابێ بێ بە با بڵێن ئێمە وێڕای پشگیریمان بۆ هەموو بابەتانە بۆ مافی خەڵکیشە بەڵام نابێ ئەمانە بن بە ئامرازێک بۆ لەباربردنی مافەکانی گەلی کوردستان یا ئێمە نابێ مافەکانی ئێمە بێ بە سوتەمەنی ئەم بابەتە چکە ئەمەیکە هێ لە عێراقا ئێمە مسەبیبی نین هۆکاری ئەم شتە لە هەرێمی کوردستانەوە نەبووە ناو خۆیانەوە بێ چاکسازەکە ناو خۆیان نەبێ نابێت لە چوارچێ و چاکسازیە دەست بەرن بۆ مافەکانی گەلی کوردستان بۆیە ئێمە گەلی کوردستان بە یەک دەنگوتومانە کە ئێمە سازش ناکە لەسەر مافەکانی خۆمان مافی ئێمە لە مەسلەی ئابووری و داراییە مافی ئێمە لە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان مادەی سۆسلیکە پێڵێن مافی ئێمە لە بڵێن پێداویستەکانی پێشمەگە و موچە و هەر بابەتێکیکە کە پێوەستە بۆەوە هەموو مافی خۆمان ئەمانە بووە بە وەرەقێکی نووسرا بۆ ئەوەی کە لەو گفتوگویانەی کار ئەمڕۆ شاندی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی بەغدا کۆبوونەوەتەوە ینی وەرەقێکی نووسرا هۆیە بۆ ئەوەی کە ئێوە گفتوگوی لەسەر بکەن تەسەورەکەم ئەم بابەتانە بابەتێک نییە کە یەکجار بوترابێ یان دووجار ئەمە بابەتێکە لە مناڵێکی بچووکۆ لەسەر شەقامی کوردستان تا مناڵێک لە بەسڕە و لە مووسڵ هەمویان ئاگاداری ئەم شتانە و ئەم شتانەمان چەندین جار و لە چەندین قۆناغی سیاسی ئەوتووە و ئەمانە بوون بە سەرەتای کێشەکان لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی فیدرالی عێراقەکە دەستوریان جێبەجێ نەکردووە ئەمە ئەو بابەتانە هەروە بە هەڵواستای ماوەتەوە بۆیە بە تاکید هەمان بەرچاویان ڕوونیان هەیە وازان مافی گەلی کوردستان چییە زۆر باشیش تێگەشتون لە بابەتە بەڵام ئەوێ نیەت هەبێ بیکەن باش ئەوەی کە تاکو ئێستا لە کۆبوونەوەی شاندی هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنەکانی بەغدا ڕوویداوە ینی ئێوە گەشتبین بەم کۆبوونەوانە باسی چی کراوە بە دیاریکراوی ڕاستێکی ئەوەی کە هەیە کۆبوونەوەی گرنگ کراوە کۆبوونەوە تەمان چەندین وەفد سەردانی هەرێمی کوردستان و سەردانی سەرۆک بارزانیان کردو و ڕوئیای کوردیشان پێگەیاندون کە لە چ چوارچێوەیە کە ئەماتوانین تەعامل و هەماهەنگی بکەین ئەمە ئێستا بڵێن لایەنی کوردی لەگەڵ لایەنی سونەکانە لەگەڵ هەندێک لایەنەکانی کەش با بڵێن تورکمان و کریستیانەوانش تا ڕادێکی زۆر بۆچوونەکان نزیکن لەوەیەکەوە کە بەڕێز عەلاوی لە پێکەنانی ئەم کابینە یەک ئەبێ بەرنامەی سیاسی خۆی بزانرێت بزان بەرنامە سیاسەکەی خۆی چیە جگە لە بەرنامە چاکسازەکانی بە چا ڕاستێکە ڕوا بۆی تەبتوانی ئەین تۆ ناتوانانی پشگیری حکومەتێ بکەی کە نەزانی چییە خاڵی گرنگی ژەوەیە کە وەزیرەکانە بێ لەلایەن ئەو لایەنانەوە لەلایەن کوردەوە خۆی و لەلایەن سونەوە خۆی تەزیشان کرێن ناکرێت ئەو لەلایەن ئێمەوە کەسێک بێنێ بڵێ من نوێنەری کووردە بەڵکو خۆمان ناتوانین کوردەکان خوا ناتوان کەسێک دەزیشانکەنیا ئەو کەسانی کە بۆ وەزارەتانێ تا ئێستا هیچ وەزیرێک لە کابینەکەی عەلاوی دانراوە بەبێ ڕەزامەندی کورد چونکم ئەوەی کە زانیاری نافەرمیە حتمەن بازەوە دەکرێت کە 16 وەزیر دانراوە یەکلا بوونەتەوە ئەم زانیاریە دقیقە وایە من بڕانەکەم بە ئاسانی بتوانێت وەزیرە شیعەکانی جووا بە ئاسانی دابنێ ئەوەی کەی بینین لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و فەیسبوک ئەمانە بابەتێکە بەڵام لە ناواقعەکە بابەتێکی کێگەرە و بیتوانێەوە بە ئاسانی وەزیرەکانی دانێ زووتر کابینەکەی توانی ئەلانکە من تەسەوڕەکەم ژێربەژێر لەگەڵ ئەو لایەنەکە باسمان کرد کە پاڵپشتیەوە بوون لە سەرەتاوە مشاوەری کردووە وەزیرەکانی داناوە بە ڕەزامەندی ئەوان من دڵنیام لەوەی کە ئەو ناتوانێت بەبێ ئەوان بتوانێت کەسێک دانێک ئەوان ڕێ ڕازی نەبن بۆ ئێمەش مافی خۆمانە ڕازی نامی لەسەر کەسێک گە خۆیان پێشنیار نەکەین ئەوەی کە عەلاوی داوای دەکات کە دەبێ کەسانی کابینەکەی بە تایبەتی وەزیران لە کەسانی پسپۆڕ و بێلایەن بێ ئەمە بۆ دۆخی ئێستای عێراق ینی بابەتێکی گونجاوە
و ئێمە ینی ئەگەر سیرکەین لە سەرەتای دروستبوونی عێراق و تاکو ئێستاوەی کە دانراوە لەسەر ئەساسی حیزبی کۆمەڵێک بابەتی سیاسی دانراوە، ینی دەتوانێت بە تەنها ئەم کارە بکات؟ زین چۆنە نە کەسی حیزبی کەسی خراپن، نە کەسی ناحیزبیش کەسی ناشارەزان. ئەمانە هەندێک بابەتن لەسەر شەقام ڕژاوە، ینی خەڵکێک هەیە بەهۆی هەندێک ڕووداوە حیزبەکان وان لەکردو کە حیزبەتی خراپکەن یان بانگەشەی خراپ بۆ حیزبەتی بکەن، ژنە حیزبەتی بۆ خۆی ئەوەی لەناو حیزب ئیشکە حیزب مؤسسەیەکە، مؤسسەیەکە لەوێ تۆتوانی پێ بگەیت، تۆتوانی شتی لە فێربی، تۆتوانی کەسێکی خاوەن ئەزمموی لە دەرچێت. ینی مەسلەی حیزبەتی ناوێ بەراوردی بکەین بە هەموو حیزبێک، ینی حیزبێکی خراپ بێ بە نمونەی هەموو لایەنەکانی کە لەناو حیزبێکی شا خراپ و باشەیە. بۆیە بەڕای من ینی باشتر وایە بڵێن کەسی شیاو بە شوێنی شیاودانی، جام کەسە شیاوە ئایا کەسێکی حیزبیە، کەسێکە باگراوندی سیاسی هەیە یان کەسێکی بەلایەنە، ئەمە مشکلە نییە، مهمە ئەو کەسە شیا بە بۆ شوێنە. باشە کەواتە ینی ئەم ڕوویایە ئەم سەرنجەی عەلاوی بۆ دانانی وەزیرەکان لەکوێوە، ینی بەشێک لە چاودێرانی سیاسی پیان وایە ئەمە بۆ خۆی بە جۆرە جۆرەکان پەیامی ئەوەی تێدایەکە شەقام لە خۆی ڕازی کات، ینی ئەمە لێ دەخوێنرێتەوە؟ بەڵێ بڵێ ئەمە مزایدەیە کرێ، ینی وەکو چۆن پێشتر مزایدەیە کرا لەناو پەرلەمانە دەنگرا بۆی کە هێزەکانی ئەمریکای هێزەبیانەکان لە عێراق دەچێت ئاسڵنیشی پەرلەمانیەوە و ئەو بڕیارەی کەیاشی هیچ با بڵێن فەرزێکی جێبەجێکردنی نیە لەسەر حکوومەت، حکوومەت دەتوانێت گوێ بگرێ لێ توانێت گوێش نەگرێلی. ئەمەش بە هەمان شێوە ینی کە باسیەکە خۆی بۆ خۆی کەسێکە لەوانی کە تەجروبەی سیاسیە بوو، ئەندامی پەرلەمان بوو، وەزیر بووە، باشە خۆی بۆ ڕەوایە بۆ خۆی، بەڵام بۆ وەزیرەکانی ڕەوانێت بۆ ئەمە شتێکانی بازاگەرمی پێ. باشە کەواتە ئێستا ئەوەی ینی ئەوەی گرنگە ئامادەی کووردە حضوری کووردە لە سەربەندی پێکرانی حکوومەتە دەبێت ئەولوێتی کاری سەرەکی هەرێمی کوردستان لەم حکوومەتەدا چی بێت، دەبێت لەسەر چی گفتوگۆ لەگەڵ ئەم حکوومەتەدا بکات؟ تەمان سەرەتا گوتمان ینی پێویستە وەزیرەکان لەلایەن کوردەخۆی دەستنیشان بکرێت. باشە ئەمە خاڵێکی گرنگە. دووەم شتانەوەیە کە لەگەڵ ئەم حکوومەتە لەو توێژە بزانێن بەرنامەی سیاسی ئەم حیزبە چیە، ئایا هەندێک بەرنامەیە تەقاتوعەکە لەگەڵ بەرژەوەندەکانی گەلی کوردستانە، ئەمە بۆ خۆی بابەتێکی گرنگە. دوجار ئەوێتە بەرنامە گشتی سیاسێکە بەرنامەی چاکسازێکی من تەسەوڕەکەم لێوا کێشەی گەورە نابێت. باشە بەڵام بەتەکید بابەتی سەرەکی ئەوەیە کە من جاری کێڵم نابێمە مرج بێ، ئەبێمە بابەتێ بێک ئاسڵەن بەبێمانی نابێت لەسەر مەرجەکان حساب بکرێن، مەسەلەی میزانیە و بودجە و معاشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، مەسەلەی مافی پێشمەرگە، مەسەلەی ئەو مادە سیاسی کە پێویستە بە سنوورەکانی هەرێمی کوردستان و مافی جوتیاران و ئەمانە هەموو هەندێک بابەت. بەڵام دوجار خۆ کاکدانان دەبێت ینی باوەڕەکەی نووسرا و خاڵەکان ئەلف و باوجی ینی کورد دەبێت ئەمانەی هەیە دەبێت جێ بکرێتەوە. خۆی ئەمە کێشەکە ینی کێشەکەوەیە لە عێراق ئەمان کردو بە بابەتێک دایمە هەموو ساڵێک نوێ بکرێتەوە، ئەبێ خۆی بابەتێک بێ ینی کۆتایی پێ بدەن بابەتە، ئەبێ بابەتێکی جێگیر بێ، وەکو تۆ چۆن ساڵانە بودجێ عێراق دانێ مافی فەرمانبەران جێگیرەکەیتیایە، ئەبێ لەگەڵەوەشە مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ نمونە لەگەڵ پێشمەرگە و جوتیا ئەمانە جێگیر بێتیایە، ئەمە نابێت بابەتێ بێ مساومە لەسەر بکرێ. بەداخۆی عێراقی سیاریەکە لەگەڵ ئەمریکا هەموو ساڵێک بێ مساومە لەسەر بکەنەوە وەکو وەرەقەی مرج بەکاری بێنێ بڵێ مەرجەکەی ما قبول کردی ژمەرجێ بکەن، یعنی ئەمە خۆی ئەبێ کۆتایی بەمە بێنین، ئەمە بێ بە بابەتێکی جێگیر، بابەتێکی ڕۆتینی جێگیر لەناو میزانیە و لەناو بڵێن بودجێ ئەو ساڵانە بابەتی کە بێ بە بابەتی سیاسی و بەرنامەی حکوومەت و بەرنامەی استراتیژیە بێ بە هەندێک بابەتی سەرتێگەیشت. ڕوونە کاکدانە عنی بۆ نمونە لە حکوومەتەکەی عادل عەبدولمادی کورد بە پاکێجێکی ینی هەمەلایەنی گشتگیرەوە بەشدار بوو لە بابەتی ڕێکەوتنی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە. هەمان مەرجەکانی ئەو کاتی حکوومەت بۆ ئێستاش ینی وا دەکات ئەم حکوومەتەش پێوەی پابەندبندیا خۆ دەقێکی دەستوری هەیە ینی پاڵپشتی مە بکات یان دەبێت بە جۆرێکی دیکە هەم گۆڕانکاری تیا بکرێت. ئێمە چاوەڕێ ئەوەین کە بەڕێز عەلاوی پابەند بێ بۆ ڕێکەوتنانەی کە پێشتر کراوە، چونکە مازانین بۆ نمونە عێراق لە ساڵی 90 کە کوێتی داگیر کرد و وێرانکاریەکی بەسەر شوێنانە هێنا، دوجار کە لە عێراق لە کوێت هاتە دەرەوە هەندێک لەو سزانەی بەسەرە سەپێنرا ئەوە بوو کە بێت تەعویزی کوێت باتەوە بە چەندی ملیار دلار تا ئەوەی کە بڵێن حەقەوەی کە وێرانکاری لێ دروست بووە. ئێمە حکوومەتە گۆڕا 2003 ڕووخان نظامی سەدام حوسێن و حیزبی باسیش نەما نظامێکی نوێ هاتەکەوە، بەڵام پابند بوو بەو ڕێکەوتن و ئەو سزانەی کە هەبووە بەردەوام بوو لەسەر پێدانەوەی پارەیە کە ئەسڵەن
ئەم حکوومەتی ئێستا هیچ بەرپرس نەبووی بە هەمان شێوە ینی ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان و هەر ڕێکەوتنێکی کەش ئەم حکوومەتە بێتە پێشەوە ئەبێ پابند ببوانەوە هینا ناتوانێت لابێت ئەبێ وارسی ئەو ڕێکەوتنە سیاسیانە بچکۆ حکوومەتی پێش و شەرعی بووە ئەو شتانی کە کردوێتی لە چوارچەوەی قانون دەسەڵاتەکانە کردوێتی ئەمی کێسایەتیژە بێ پابند ببوان ڕەنگە پێشگیری بە قۆجی بۆ قسەکەی جەنابەت هەرەوە بێکەم حکوومەتە بەپێی ئەو کارنامەی کە هەیە بۆ ماوەی 1 ساڵ ینی ڕاگوزەری دەبێت دوجار هەم هەڵبژاردننی پێشوەختە لە وڵاتە دەکرێت تا ئێستا باسیەوە نەکراوە تا ئێستا بەڕاستەوخۆی محەممەد رەفیع علای باسیەوەی نەکردو کە حکوومەتێکی بۆ چەنە بێت ینی ئەو بەرنامانەیە کە ئەو دایناوە بەرنامەی حکوومەتێکی چەند مانگی نییە یان ساڵی نییە بەرنامە حکوومەتێکی درێژخایانە ینی تۆ بتوانین لەو ساڵە محارەبەی فەساد بکەیت تۆ بتوانین دادپەروەری دروستکەیت تۆ بتوانین هەلیکار خۆی بۆ خۆی شار پرسیار بوو من کاکدار ینی بۆ نەموو بەڵێنە بێشمارە دەتوانێت لە ماوەی ساڵێکدا وەکوی کە باز دەکرێت ینی لە دیمەنە سیاسەکە دەبینێ بۆ ماوەی ساڵێک دەبێت ینی دەتوانێت هەموومانە جێ بکاتەوە دا احتیمال یەکێک لە بەرنامە درێژخانەکانەوە بێ کە بتوانێت لە محتەمەلیشە بتوانێت ینی ئەگەر بتوانێت لە قۆناغی یەکەمە من سەرتاش باسم کرد تامان دوایە کە ڕێکەوتن کا لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە بۆی پاڵپشتیوانی هەبێت اینجا بتوانێت هەندێک بەرنامەی بە پەلە بکات و هەندێک چاکسازی بکات کە لەسەر شەقام هەستی پێ بکرێ بتوانێت شەقام هێور کاتەوە متەسەوەرەکەم بتوانێت ماوەیەکی درێژخانەتر بمێنێتەوە تا بتوانێت هەندێک لە سەر چاکسازی بەرنامەکانی بەردەوام بێ و شەقام جلەی قبوڵەکە ئەگەر بۆ شێوەیە بڕوە بە شێوەیە بێ کە دادپەروەرانە بێ کە بتوانێت هەلیکار و ماڤ بۆ خەڵک گەڕێنێتەوە بتوانێت خزمەتگوزاری بۆ خەڵکە لەگەڵ بتوانێت لە ڕووی سیاسی و دیبلۆماسیشەوە هەنگاوی گرنگ بنێ لەگە وڵاتانی کەیە من تەسەوەرەکەم لێ قبوڵەکرێ ماوەی کە بمێنێتەوە بەڵام ئەمێتە سەر خۆی بەرنامە سیاسیەکە و تا چەند حزب سیاسەکانیش پاڵپشتیەکەن ئەم قبولکردنە دەبێت لەلایەن کیوە بیانی چ جهتێک توانام دەسەڵاتی ئەوە هەیە کە حکوومەتەکەی علایی بۆ تەواوی خولەکە درێژکاتەوە ینی لە ئەستۆی کێ ئەمە کێ دەتوانین بڕیارە بات من ینی یەکەمیان بەرنامەی خۆی چی بێ دەگەر بەرنمەیەک بێ بتوانێت جێگیری کا و بەرهەمی هەبێ بۆ خەڵکو و بتوان لەسەر شەقام ڕنگانەوەی هەبێ من تەسەوەرەکەم حزب سیاسەکانیش لەگەڵ یاڕۆن تا بڕات لەسەر بەردەوام بەڵام ئەگەر بەرنمەیەکی سەرکەوتوی نەبێ و خۆشی حکوومەتەکەی بە لە قەلق دروستکانی حکوومەتێکی قاچکاوە بە لایەکی لەگەڵا بێ لایشی لەگەڵیانە بێ بەتەکیید تووشی ئەوە بێت کە موفق نەبێت لە بەڕێبرنی حکوومەتەکە و تووشی گەرمەکێشی زۆرە بێت خواستە ئیقلیمی و نێودەوڵەتەکە بۆ پێکەنانی حکوومەتە چی دەڵێ بە تایبەتی لایانی ئەمریکی و ئێرانی ئەوان ڕوئیان چۆنە دەبارەی حکوومەتە پشگیری دەکەن بێدەنگیان هەڵبژاردووە چۆنە بابەتەکەی کە هەیە کە بیستین ئێران پاڵپشتیەکات و ئێران چەندی کەسایەتی سیاسی باڵای ئێرانمان بیستووە کاڵێ بێتە پەرلەمان و دەنگە هێنێ و کەسێکی باش ینی دیارەوان قبوڵیانەوە کەس ئەگەر پێشنیاریشیان نەکردبێ لایەن ئەمریکیش تا ئێستا تێبینیش گەوری نییە لەسەری و زیاتر پێوەستە بۆ بەرنمەی کە هەیەی ئەگە بتوان لە بەرنمەیە کە بۆ مەسەڵی خزمەتگوزاری و دادپەروەری بابەتانێک کە خۆی وادی پیاوە بتوانێت لەو چوارچێوە بیکە و ملکەج نەبێ بۆ وڵاتانی دەرەوە کو بڵین ئێران وانی کە ئەمریکا باسیەکە تەسەوەرەکەم ڤیتوان لەسەر نابێت باشە لە ئێستادام حکوومەتە پێویستی زیاتری بەکان پشگیری هەیە پشگیری لایانی ئەمریکیە خود ئێرانی کامیان بۆ ئێستای ئەم دۆخە گونجاوە ینی بۆ ئەوەی کە حکوومەتێکی سەرکەوتوو بێت ڕاستەکەی هەر لایەنێکیان جیاتی بکەن کێشی گەورە بۆ دروستەکان یان ئەگەر ئەمریکا جیاتی بکە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی ئابووری و لە ڕووی جمجۆلی سیاسی خۆیەوە زەری زۆری لێیاوە بەڕاستی مقەیەدیەکان ناتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ ئەگەر ئێرانیش پاڵپشتینەکە ینی ئێران دەتوانێت تەنگ و چەڵەمەی قورسی بۆ دروستکە واتوانێت ملانەی سیاسی و تەنانەت ملانەی ئەمیشی بۆ دروستکە بۆ ئێمە تەسەوەری من پێویستی بە پاڵپشتی هەم ئەو دوولانێ و هەم حزب سیاسەکانی عێراق و کورد و سونەش جگەلەوەی کە وڵاتانی دراوسێ و کۆمەلگانی دەوڵەتیش و ئەمە عێراق وڵاتێکی هەمە ڕەنگە عێراق وڵاتێکی دەڵەمە ئێستاش ینی وڵاتێکە هەموو کاتێک پێویستی بە پاڵپشتینە دەوڵەتی هەیە من هەر دەگەڕمەوە سەر بابەتی بەشداریکردنی هەرێمی کوردستان لەم حکوومەتە بەدەر لەو گفتوگوانی کە ئێوەکو فراکسیۆنە کوردەکان لەگەڵ لایانی عێراقی دەیکەن لەسەر ئاستە سیاسیەکە بە تایبەتی سەرکردایەتی کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات بوونی هەمانگەیەکی باش لە لێوان سونە و بەشێک لە لایەنەکانی دیکەی عێراق تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین جێپی خۆمان بکەین لەم حکوومەتە طبعا هەنگاوی یەکەم کورد دەبێت خۆی یەکدەنگ بێ ینی وەفدی کوردی وەفدێکی تومتۆڵ بێ وەفدێک بێ کە پێگات بێت لە لایەنە سیاسەکان و ئەوانە بە بەرنمەیەکی موحەدەوە لە عێراق گفتوگۆ بکەن بەتەکیید نزیک بوونەوەش لەگەڵ سونەکانە لەم قۆناغی ئێستا
کاریگەری گەورەیە بێت لەسەر حکوومەتەکەی علاوی و من تەسەورەکەم ئەمە بەرهەمێ بێت ئەگەر بەرهەمی نەبێت علاوی بە سەرکەشی بێ حکوومەت دروستکە و خەڵک بە ناوی کوردەوە دابنێ بە ناوی سون و دابنێ ئەمە تەسەورەکەم نە کورد نە سون نە ئەسنە پەرلەمانە دەنگێنێنە پاڵپشتیەکە نەمەش بۆ خۆی دەستپێکی زۆر خراپێ بۆ بەڵام تەسەورەکەم ئەگەر بێ سەرکەوتوو بێ بە عەقڵانە بیرەکاتەوە و ئەتوانێت لە کێشە و گرفتەکانی عراق کە خۆی تێگەشتووە لە ئەتوانێت باش تەعاملکە لەگەڵ یانێ بێ ئەو کەسێک کە عراق ئەبات بەڕێوە ئەبێت تێگەیشتوو بێ لە کێشەکانی عراق و تێگەیشتوو بێ لە چۆنەتی چارەسەکردنی کێشەکە باشە لە ئەگەری ڕازی نەبوونی علاوی بە مەرج و داواکاریەکانی کورد لە پێکرانی حکوومەتای خود بە جۆرێکی دیکە باوەتایەکی دیکە ئەگەر ئەو خواستانی کە کوردێتی لەم حکوومەتاوەکو خۆی جێبەجێ نەکرێت کورد دەتوانێت هیچ گرفتێک بۆ پێکرانی حکوومەتە دروستکات ئێمە وەکو گرفت قەت لایەنێکی با بڵێن سیاسی نەبووین کە گرفت بۆ حکوومەتی عراقی دروستکەین ئەوە شیعەکان لە ناوخواانەدا ئەمە گرفت و ملانیان دروستکرد و تاگەچێتە شەڕ و کوشتاری گەورە لە بەس گرستەکانی ببوورم بەستم ئەوە بووکە یعنی بتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێت ئێمە فشارمان هەیە فشاری سیاسیمان هەیە ئێمە ئەتوانین بەژان نەبین لەو پەرلەمان و لەو حکوومەتە ئەتوانین مخاطای عملی سیاسی بکەین و قاتعکردنی عملی سیاسی لە عراقیشە معنای شەلل دروستکردنە بۆ عملی سیاسی لە عراق لەبەرەوەی کورد پێگاتەیەکی گەورەی عراقە و سنووری هەرێمی کوردستان سنوورێکی جوغرافیایی زۆر گرنگە و کۆمەلگانی دەوڵەتیش لە عراقی قبوڵ ناکە باشە ئەمە دەکاتە ئەوەی کە وەستانێک لە پێکردنی حکوومەتە دروستکات یعنی فشارانەوە بەقوتن کە ئێمە هەمانە تەسەورەکەم بەڵێ فشاری بەقوتن لە فشاری جدیشن ئەوانیش تێگەن لە مەسیجەکانی هەرێمی کوردستان منۆکوتمانێگەرە و بە سەرکێشینێکە 2000 چارەسەریکە باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمە دەمەوێت کۆتا سەرنج ڕووی ئای خۆت شتێک لەسەر بەرنامەکە ئەگەر بتەوێت بیڵیت ڕاستێکی ئەوەی کەی بینی ینی عێراق وڵاتێکە لە چەندین نەتەوە و ئاین و ئاینزا دروست بوو پێگەێنان و ئیدارەکردن و بەڕێبردنیان وڵاتە وەکو چۆن لە سەرەتاوە بە تەوافق دروست بووە ئەبێ بۆ شێوە بڕابڕێەوە هەندێک ڕوودا و ڕوویا لە مەخیرانە کە بەداخۆ زۆرین و کەمینیان بەکارێنە ئەوش لە دوای ڕووداوانەی کە لە کوشتنی قاسمی سلێمانی و ئەبوو مەدی مهندس و هەندێک ڕووداوی کە بوون بە بەهانە بۆ ئەوی کە با بڵێن هەندێک بڕیار لە پەرلەمانە بری بە زۆرین و کەمینە کەمە پێشاتێکی خراپ بوو ئێمە تێبینمان لەسەرەوە هەبووە هیوادارین کە هیچ کەسێک لە عێراق بیر نەکاتەوە کە بە زۆرین و کەمینە یا بە فەرز شتکە ئەبێ وا تێبگەن کە عێراق لە چوارچێوەیەکە کە بێ بە تایبەتی گەلی کوردستان مافی خۆی هەبێ مافی بەڕێوەبردنی ژیانی خۆی هەبێ و مافی خۆی هەبێ لە چوارچێوەی دەستوری عێراقا کە بەدەنگی عێراقیان ئەم دەستورە بەڕێوە چووە ئەبێ لە چوارچێوە دەستوری مافەکانی خۆی بەدەستبێن وەک دوایین پرسالێک دەڕا پێم بڵێ چاوەڕوان دەکەیت وەکو ئەندامێکی پەرلەمان لە ماوەیەکی نزیکدا حکوومەتە پێک بێنرێت ماوەی نزیک من تەسەوڕ ناکەم ینی هەفتە زیاتری پێچێت زۆر سپاس بۆ دانا شەیجەزا ئەندامی فراکسیۆنی پارتی لا پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ وێش ڕێز دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن